بایکۆتی پرۆسەی خوێندنیان کردووە و لەبەردەم بینای پەروەردەی سلێمانی کۆبوونەتەوە بۆ دەربڕینی ناڕەزایەتی. مامۆستایانی وانەبێژن داوای دامەزراندنی هەمیشەیی دەکەن و مەرجی گەڕانەوەیان بۆ هۆڵەکانی خوێندن وابەستەی جێبەجێکردنی داواکاریەکەیان کردووە. دوو مانگ جارێ سێ مانگ جارێ مەقتوعەیەت بەشی هیچ ناکە، یعنی گرانیە ڕۆژەکەی ناڕەحەتە، یعنی منیش لەوە تێناگەم نەو دابەزێ نەکبەتی ڕوومان تێکات بەرزە بێت و هەر نەکبەتی ڕوومان تێکات سەعەتی خەڵک نین. چونکە خودی پرۆسی وانەبێژی سەقەتە لە وڵاتێ، خودی پرۆسەکە پرۆسێکی بەتاڵە. تۆ یعنی ئەگەر پێویست نیم ئیزنە بەوەچم بەلای ژیانی خۆمەوە، ئەگەر پێویستم هەمان مافی و کەسم بەرەی کە داو مەزرانەوە. جگە لە سلێمانی لە چەندین شار و شارۆچکەی دیکە بە هەمان مەبەست بەشێک لە مامۆستایانی وانەبێژ گربوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا. لەوانە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین، چەمچەماڵ و سەی سادق وە کارتێکی فشار بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان بڕیاریان داوە بەشداری تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزیەکەم نەکەن و پرسیاری وانە جۆربەجۆرەکان ڕادەستی ناوەندەکانی خوێندن نەکەن. دوو بووین چونکە دەزانین قەیرانی دارایی نەماوە و حکومت لە ئێستادا لە توانایدایە کە مامۆستایانی وانەبێژدا بمەزرێنێت و حەقی خۆیەتی ئاوڕێکی جدیمان لێ بداتەوە. ئێمە هەردەبێ بڕیاری بایکۆت بدەین لەبەرەوەی مامۆستایانمان زۆربەی خزمەتی کەرتی پەروەرداکەن لە دەرەوەی شار کرێی هاتوشۆ خەرزارن مەسروفی ماڵ و مناڵ لە سەریانە ئێمە توانامان نەماوە لێرە بەدواوە بەردەوامی لە پرۆسەی خوێندن. بەڵام حکومت خەمسار دەلی وەزارەتی پەروەردە ئەنجومەنی ڕاژە ئەنجومەنی وەزیران بەرامبەر ئەم گرفتە کە دروستە بێ خەمساردە ناوێت کە گرفتەکە چارەسەر بکە کێشەکە چارەسەر بکە. بەرپرسانی پەروەردەی سلێمانی پێشتر ڕایان گەیاندبوو دامەزراندن و بامیشەیکردنی وانەبێژان لە دەسەڵاتی ئەواندا نییە و بڕیاری ئەنجومەنی وەزیرانی پێویستە. ئەوەش لە کاتێکدایە 8 ساڵە حکومەت دامەزراندنی هەمیشەیی ڕاگرتووە. ئەوەی جێگەی داخاتە ئێستا وەزارەتی پەروەردە خۆی بە خاوەنی مامۆستانی وانەبێژ نازانێت دەستیمان پێ دەکات لەگەڵ ئەنجومەنی ڕاژە لەگەڵ ئەنجومەنی ڕاژە دەستیمان پێ دەکەن تا ئێستا مەسیری وانەبێژان دیار نیان. یعنی ئەو دەستە و دەستەکاریە بەڕاستی بێزار بووین، یعنی بەجددی ئێمەساوا من 6 ساڵە وانەبێژم بەس دەمانوێت پێمان بڵێن تاکی وانەبێژ بین. لە ساڵی 2014ەوە زیاتر لە 18,000 مامۆستا بە هۆکاری گەورەی تەمەن و خانە نشینبوونیان یا مردن و کۆچکردن بۆ دەرەوەی وڵات لە پیشەکانیان نەماون، بەڵام هیچ کەس لە شوێنیاندا نەمەزراون و بە مامۆستایانی وانەبێژ شوێنیان پڕ دەکرێتەوە. ئەو ژوای کردووە ساڵ بە ساڵ ژمارەی مامۆستایانی وانەبێژ ڕوو لە زیادبوون بکات. بە جۆرێک لە ساڵی 2017دا 11,000 مامۆستای وانەبێژە بوون، بەڵام بۆ ساڵی خوێندنی 2021-2022 ژمارەکە گەیشتووەتە 30,464 مامۆستای وانەبێژ. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.